کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە ڕۆژێکی نوێ تایبەت بە شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست کە کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. داواکارین لە خوای گەورە کە ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قوبوڵ بکە و بە خێر و خۆشی ئینشاڵڵا بچینە جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە. دوێنێ کۆمەڵە ڕووداوگەل هەبوون کە بەرداوامیدانی لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی بوو بە سەرکەوتنەکانیان لە پرێمەر لیگ و هەروەها پاڵەوانبوونی ڕیاڵ مەدرید بوو لە ئیسپانیا کە بۆ 35مین جار لە مێژوویدا نازناوەکەی دەستەبەر کرد و هەردوێنەش من ئاماژەم بەوەدا کە ئەمڕۆ باسێکی تایبەت دەکەین لەسەر پاڵەوانبوونی ڕیاڵ مەدرید و هەروەها لەسەرەوەی کە چۆن ئەم تیپە بەم نازناوەگەی و ئامانجی ڕیاڵ مەدرید لە سەرەتای وەرزشی بوو و چۆن کارەکان بەڕێوە چوون. سەرەتا من بۆ دەست پێ دەکەم پێشەوەی هەر شتێک گرنگ بێ بۆ ئێمە بەرامبەرەکەمان یاخود من و تۆ گرنگترین لە ئەنچیلۆتی بێ لە مۆدریچ بێ لە ڕۆناڵدۆ بێ لە مێسی بێ لە هەمووی گرنگترە. تێگەیشتنی من و تۆ زۆر لە هەموو شتێک گرنگترە و هەروەها یەکتر قوبوڵکردنی من و تۆ لە هەموو شتێک زۆر گرنگترە. ئەوەی کە بەدەسا و لەم نازناوەی ڕیاڵ مەدریددا هەوڵ و ماندووبوونی تیمێک بوو کە فلۆرنتینۆ پەرێس لە هاوینی ڕابردوو بڕیاری دا کە ئەم تیمە یاخود ئەو کەشتەی کە لەلایەن کەسە دڵخوازەکەی خۆیوانێ بەباشی بۆی بەڕێوە نەچوو لەلایەن کەسە دڵخوازەکەی خۆیوانێ بە مارامەکانی نەگەشت کە زێنەدین زێدان بوو بڕیاریدا کاپنێکی بۆ دابنێ کاپنێک بۆ ئەم کەشتیە دابنێ کە کاپنێک بێ کە متمانەی پێیەتی کاپنێک بێ کە ئەگەر چی لەو کاتەدا بژاردەی ئەلێگری و بژاردەی تینهاگ و کۆمەڵێ بژاردەی تر لە بەردەم ڕیاڵ مەدریددا بوو بەڵام پێرێس کە وەکو یەکێک لە گەورە بیرمەندەکانی تۆپی پێ سیر دەکرێت پێرێس بڕیاریدا کاپنی ئەم کەشتیە کارلۆ ئەنچیلۆتی بێ بڕیاریدا لەوەی کە ئەنچیلۆتی کاتە سەرکردەیەم پێگاتەیە و تەواوکاری وەرزەکەی پێ بکە وەکوی پێ لە پێشتری شاباسم کردو ڕیاڵ مەدرید ئەم وەرزە وەرزی کاربەڕێکردنی ئەو تیمێتی کە 10 ساڵ پێش ئێستا دروستی کردووە ئیتر کاتی گۆڕانکاریە کاتی ئەوەیە کە تیمەکەی ئەبدەیتێکی زۆر باش کاتەوە هەچ ئەنجامێ بێنێ لە وەرزی ئەمساڵ ئەمە دەستکەوتە ئەمەوە ناگەینە کە لە وەرزی داهاتوو ئەم تیمە توانای ئەو کارانەی هەیە ئەم تیمە توانای ئەوەی هەیە کە ئەم ئەنجامانە دووبارە بکاتەوە ئەنجامی ئەم ساڵ ئەوەیە کە بەدەست هاتووە و ئەتوانم بڵێم ڕیاڵ مەدرید لە وەرزی ئەم ساڵدا ڕیاڵ مەدرید هەموو ئامانجەکەی خۆی پێکاوە و هیچ شتێکیشی لەم تیپەدا نێشتۆتە بۆی کە ینی کێشەی لەسەر بمێنێتوانێت لە باسکردنی لە هەر شتێکی دیکەی
کە ئەمە خۆی لە خۆیدا گرنگیشی زۆری دەبێت بۆ ئەم ڕایەنەرە. کاری لە پێشینەی ئەنچیلۆتی وەکو باسم کرد کاتێک هاتۆتە ڕانەراتی یانی ڕیال مەدرید یاخودەوەتا کە وەرزی ڕابردوو پۆستەکەی وەرگرتووە من ئەمەوێ لێەوە دەست پێ بکەم. ئەنچیلۆتی کام پۆستەی وەرگرتووە بۆ وەریگرتووە کە ئەم تیمەی ڕیال مەدرید کۆتایی پێبێنێ بە وەرزەکە ئەو پێگاتەی لە بەردەستی زێدانا بۆ لە بەرامبەریش داهاتوون چیان کردووە لە بەرامبەردا دوو دڵی بەرگری ڤاران و ڕامۆس کە ڕامۆس خۆتان زان لە ساڵی 2004 بە بەردەوام لە ڕیال مەدرید یاری کردووە و دواتریش ڤاران لە ساڵی 2011 لەم تیپەدا یاری کردو. ئەم دوو یاریزانەشی لێ براوەتە دەر ئەوەی کە گرێبەستی بۆ کراوە دێڤید ئالابا هەروەها ئێدواردۆ کاماڤینگا بووە کە ئەم کارانەیان بەنجام گەیانەوە بەم جۆرە ڕیال مەدرید بۆتە پاڵەوان. ئەمێ سەرەتا لەسەر دەستکەوتەکەی ڕیال مەدرید دەدوێن و دوێنێش پێم وتم هەچ پرسیارێکتە ئەمە 118مین وەرزی خولی لیگەی ئیسپانیا کە ئەنجام ئەدرێت 118مین وەرزی خولی لیگەی ئیسپانیا کە ئەنجام ئەدرێت 91مین جارێکە ڕیال مەدرید بەشداریەکە و 35مین نازناوی لالیگایەتی کە دەستەبەری دەکات کە زۆرترین نازناوە لە کۆی سەرجەم پاڵاوانتەکان کە تیپێک بەدەستێن کە بە تایبەتی لە خولی لیگەی ئیسپانی کە ڕیال مەدرید بەدەستێنە. مارسێلۆ دا سیلڤای بەرازیلی نازناوی ژمارە 24 لەگەڵ ئەم تیپایە بەرز کردەوە لە ماوەی 16 وەرزی یاریکردنی کە لە ساڵی 2000 لە زستانی 2007 مارسیلۆ هاتۆتە ڕیال مەدرید و ژمارەکەی خینتۆی یەکسان کردەوە کەویش بە ئامان شێوە 24 نازناوی بۆ ڕیال مەدرید دەستەبەر کردەوە. لە ساڵی 2004 لە ساڵی 2004 یەکەم نازناوە بەبێ ڕامۆس ڕیال مەدرید دەستەبەری دەکات و لە ساڵی 2011 یەکەم نازناوە ڕیال مەدرید بەبێ ڤاران دەستەبەری دەکات کەوابێ ئەمە کۆمەڵە دەستکەوتگەلێکی تایبەت بنبوون بۆ ئەم تیپە کە بەدەسا. ئەم تیپە چۆن بەڕێوە چێ و چۆن دەگاتەوەی کە ئەم نازناوە بەدەستبێنێ و چۆن ئەم ئامانجەی بەدیەناوە و چۆن ئەم کاری کردووە. من سەرەتا حەزەکەم پێش هەموو شتێک لەسەر بواری ڕاهێنان ڕەنگە زۆر کەس قسە و لەسەر تاکتیکی ڕاهێنەر و پلانی 3-4-3 و پلانی 5-3 و پلان ئەم بابەتانە بۆ باس بکە بەڵام من دێم بەش دیوێکی تر شیکاری ڕاهێنەرێ بۆ ئەوکەم دواتر دەچینە سەر باسەکە. یوفا کاتێک ڕانەرێک دیاری دەکا کاتێک ڕانەرێک دەبێت بەوەی کە بواری ڕانەر لە ئەوروپای هەڵبژێرێت تاوان سەرەتا بۆ هەموو ڕانەرێک دیبلۆمی سیە لالایەن یوفاوە بەڵام دواتر ئەم ڕانەرە بێ پاکتاو بکرێت لە یوفاە کاتێک ڕانەراتی دەکات ئەبێ بڕوانامەکانی بواری ڕانان بەدەستبێنێن لە یوفاە 4 جۆری بڕوانامە هەیە مە هەر بۆ زانیاری لای خۆتان هەڵیگرن. یوفای سی کە کاتێگە ڕانەرێک بوو بە خاوەنی بڕوانامەی یوفای سی دەتوانێت ڕانەراتی هەرتی پێ بکات لەم تیپانەی ئەوروپایە بەڵام بۆ هەموو یارەکاننا. یوفای بی و یوفای ئەیمان هەیە و دواتریش چیمان هەیە یوفای پرۆمان هەیە یوفای پرۆ کە زۆرێک لە ڕانەرەکانی ئێسەی کیشوەری ئەوروپا خاوەنی یوفای پرۆن و لە یاسای یوفای پرۆیا دەبێت ئەمە ئەپدەیت هەبێ. یوفای پرۆ چۆن وەردەگیرێ 360 کاتژمێر 360 کاتژمێر خوێندنە لەسەر بواری ڕاهێنان لەلایەن یوفا و ئەمێ ئەوەشتان پێڵم تەنانەت کڵۆب وەرزی ڕابردوو کاتێکە لێڤەرپوڵ گەیشتە چامپیۆنز لیگ یوفا ئاگاداری کردەوە کە پێویستە بێت ئەپدەیتی خوێندنەکەی بکاتەوە لە یوفای پرۆیە کە چ ڕاهێنەرێکی عەزیمە بەڵام هاو ئەوەی کرد. کارلۆ ئەنچیلۆتی سەر ڕای و هەموو ئەزموون لە خۆیدا دەتگەێنێتەوە و بڕوایی کە ڕاهێنەرێکی لیاتوو بۆم تیپە دەستەبەر بێ. دەپرسین باش ڕیال مەدرید ئەم کارەی ئەنجامدا ڕیال مەدرید لیاتووی یاریزانەکانی ڕیال مەدرید کەریم بنزیمە گۆڵکاری بوو ڕیال مەدرید ڤینیسیۆس جۆنیۆر ئەسێسکاری بوو ڕیال مەدرید نازانم چێ ئەم جۆرە دابەش بوو. بەداخەوە لای کورت واخود هەندێک کەس کە دەیانەوێت وەرزش و ئەم بووە ئەم فەوزایی کە ئێستا ئەم بەرەڵایی کە لە وەرزشە دروستیان کردو ئەنەوێ بەلا ڕێیابەرن. یعنی منطقی تیانە تۆ سکای سپۆرت و BBC سپۆرت و بیان سپۆرتس و کالچۆ و مێدیاسێت و
ئاس و مارکە هەموو باز لە دەستکەوتی کارلۆ ئەنچیلۆتی بکەن تۆیەک لێرە دانیشتی بە فەوزایەکی خۆ ئانشی قسەکی نابێ ئەبێ بە بەڵگە و داتەوامان قسە بکەین من پێ دەڵێم بۆ نمونە ئەو مێرکاتۆی لەبەردەم ئەنچیلۆتیا بوو و لەبەردەمە ڕانەرێکی ترا بوو هەر ڕایەنەرێکی تر هاتۆتە یانەی ڕیال مەدرید داوانێت زۆرترین گرێبەسی بۆ ئەنجام دراوە هەر ڕایەنەرێک کە هاتۆتە یانەی ڕیال مەدرید ڕاستەخۆکەم پۆستی وەرگرتووە فلۆرەنتینۆ پێرەز متمانی داوەتێ زۆرترین گرێبەست بۆم ڕانەرە ئەنجام داوە تاوی ئەم تیپە بەڕێوەبەرە بەڵام ئەنچیلۆتی لەم حاڵەتەیە ئەمەی بۆ نەکرا ئەو پێگاتەی لەبەردەمیا چی بوو ینی ڕیال مەدرید پێشتر گرێبەستی زۆر گەورەی کردەوە سەرکەوتونەوە هەر زیدان کاتێکە لەوێ بۆ گرێبەستی ئازاردی بۆ کراوە گرێبەستی یوڤیچی بۆ کراوە ئەنچیلۆتی ئەو گرێبەستانەشی بۆ نەکراوە زەمبیەوەی بکەوێتە سەرکە سەرکەوتونە بووە لەگەڵ ئەم تیمەیە ئەو گرێبەستانەشی بۆ نەکراوە کە لەگەڵ ئەم تیمە سەرکەوتونە بێ وەجگە لەوە دیاریکردنی مەرکەز یاریکردن یاخود دیاریکردنی کاتی یاریکردن بە هاوڕێتی لەگەڵ پینتۆسە باوڕێتی لەگەڵ پینتۆسە لەوەی کە چۆن مۆدریچێکی تەمەن 36 ساڵ بەم جۆرە بەردەوامێ چۆن کرۆس بە مەرکەزی نوێش و یاریکردن بەردەوام بێ چۆن ئەم تیمە تا ئێستا بەردەوامە بنزیمە بەردەوامە ڤینیسیۆس بەردەوامە ئەمە پلان بۆ داڕێژرا و لە نێوان ڕایەنەر و دەستەی هونەری و هەروەها پینتۆسا داڕێژراوە ئەمە کاری لە پێشینەی ئەنچیلۆتی و ڕیال مەدرید وە کە ئەنجامیداوە زۆر کەس باسی ئالابا دەکا ئالابا بە تەمەنی 29 ساڵی هاتوۆتە ڕیال مەدرید ئالابا دوای 10 ساڵ یاریکردنی بۆ بایر مونیخ و بەدەستهێنانی ئەم دەستکەوتە هاتوۆتە ڕیال مەدرید بەڵام ئەنچیلۆتی توانیوە تێمتی پێی لێدو لەگەڵەوەی تا ئێستش هەڵی بەرگری ڕیال مەدرید بە تەواوی چارەسەر نەبووە ڕۆڵی گۆڕانکاری لە کەشی یاریەکان زۆر یاری ڕیال مەدرید تووشی نەئارامی هاتووە تووشی کەشی نەخوازراوەتەوە بەڵام گۆڕانکاری لە شێوازی یاریکردن گۆڕانکاری لە ڕۆڵی یاریکردن وای کردووە کە ئەم تیپە بەو دەستکەوتانە بکە من ڕۆڵی یاریزانەکان هەمویان یەک باس لەوە دەکەم کە ڕۆڵەکانیان چی بوو و چۆن دەگۆڕێ و ئەمەوێ ئەوەش بڵێم من بە دڵنیایی پێ دەڵێم ئەگەر بنزیمە لەژێر دەستی شێوازی یاریکردنی کلۆپا بێ یا لە شێوازی یاریکردنی گواردیۆلا بێ پرسیار لێوەکەم ئەتوانێت ئابەم شێوەیە دەرکەوێ بنزیمە بەردەوام ئەو پرێسینگە بکاتە سەرتی پێڕکابەر تەمەنی ڕێگەیە مۆدریج ئەو پرێسینگە بکاتە سەرتی پێڕکابەر ئەتوانێ کرۆس ئەتوانێ کاسمیرۆ ئەتوانێ فالڤێردی ئەتوانێ ئەمە بە یاریزانی کوالیتی خۆیەک ێسا ئەڵێ بەرشلۆنە هەوڵەیە ڕیتمی تیچی تاکات جێبەجێ بکاتەوە بکەوێتەوە سەرەوە ڕیتمی یاریکردنی خۆی بەڵێ هەوڵەدا بەڵام پێی ناکرێ بۆ لەبەری کەرەسەکانی ئێوە نین ئەگەر ڕیال مەدرید بچێتە سەرەمە چی لێت 37 سابایە 50 سابایە وەرزەکەی لە دەستەچێ بە دەست بەتاڵێتە دەرەوە بەڵام تۆ زۆر گرنگە بۆ کاتی سەرم تیپە کە یاریزانەکانی ئەزمونێکی زۆر باشیانەیە و تەمەنیان سەرکەوتووە بەڵام تۆ بێ سوود لە ئەزمونیان وەرگری توانایان لە یاریەکەدا توانای یاریزان لە یاریدا لە کۆی 90 خولەکە بە پێی پێویست توانایان بەکاربێنی نەگەوەی بەردەوام توانایان بەکاربێنی ئەنچیلۆتی ڕانەرێکی خاوەن کلاسیکی 4-4-2 بووە بەڵام ئەنچیلۆتی تاکە ڕانەرەکە لەگەڵ ستایلی نیوەشا خۆی گونجانەوە تا ڕادەیەکی سەرکەوتیە ناو بۆی کە ئێستا پلانی 4-3 یاری دەکات لە پێیجی پێم سپۆرتەوانێ پرسیارەکانی خۆتانەمووی بکە منەمەوێ باسەکەم تاوکەم دواتری ئەمە سەر پرسیارەکانیەوە یەک بە یەک وەڵامی دەدەمەوە پاش کۆتاییاتنی یاری نێوان ڕیال مەدرید و هەروەها مانچستەر سیتی کارلۆ ئەنچیلۆتی لە دوانی دوای یاریەکە وتی من دڵنیاتان ئەەکەم و لە ناو سانتیاگۆ بەرنابیو یاریی زۆر باش بەرامبەر مانچستەر سیتی ئەنجام دەین لەمە یەک ئەنجامماندا دوای پامێرەکە پرسیاری لە گواردیۆلا کردەوە وتی کارلۆ ئەنچیلۆتی دوای یاریەکە وای وتووە گواردیۆلا وتی ئەنچیلۆتی هەر شتێک بڵێ دوایە ئەنچیلۆتی ئەو ڕانەرەیە کە لە ئەوروپادا هیچ کەس تا ئێستا چەندە ڕکابەری بوو بێت چەنە ڕانانیان جیە کرد بێ کەس نەکەوتۆتە ڕکابەریەوە ڕکابەری شەڕکردن و قسەکردن لەگەڵیا
و هەمووان ڕێزی تایبەتی لێ دەگرن لە کلۆپۆ لە گواردیۆلاوە لە مۆرینۆیەکێکە لەو کەسە تایبەتانەی کە ڕێزێکی زۆر تایبەت لە ئەنچیلۆتی دەگرێت لەبەرەوەی ڕانەرێکی لەسەر خۆ هێمنە ڕانەرێکی پردەستکەوتە 22 نازناوی لە ژیانی ڕانەرایەتیدا بەدەستێناوە و وەکو خۆش لای خۆشتان ئاشکرایە ئەنچیلۆتی لە ساڵی 1950 لە دایک بووە لە شاری ڕیگالۆ کە ئێستا لە تەمەنی 62 ساڵەیە کامەشخۆی لە خۆیان ئەم سرە کەسپی بۆەوە لە یاریکردنی ئەنچیلۆتی یاریزانێکی تایبەتمەند بۆ دواتر لە باسی بنزیمەدا لەسەر ئەو یاریکرد پێنجلیگە کە بە بڕوای چوار و دێران ئەو سێ نازناوەشی کە زیدان هێنای بۆ ڕیال مەدرید هەرە و تیمە بوو ئەنچیلۆتی دروستی کرد بە بە هیچ گۆڕانکاریەک بەڵام دواتر ئەنچیلۆتی خۆی لەگەڵان نەبوو چونکە عادەتەن لە دوای میلانەوانێ شێوازی کارکردنی ئەنچیلۆتی گۆڕاوە بۆی کە لە تیپێکدا 2 ساڵ و نیم کار دەکات یاخود ئەگاتە 2 ساڵ واتە زیاتر بەردەوام نابێت ماوەیەکی زۆر کەمی بواری ڕانە لە تیپەکاندا بەسەر دەبات بەو جۆرە نامێنێتەوانێ و ئەشمەوێ ئەوە بڵێم کە لە ستایلی یاریکردنی ئەنچیلۆتیە لە ستایلی یاریکردنا بۆ نمونە کاتێک کە بژاردەی یاریکردنی خۆی دیارێکە وەکو ئاماژەم پێکرد من یعنی زانیاریەکتان بوو 21 ساڵە بینەری تەواوی یاریەکانیان بینەری ناڵێم تەواو با بڵێم زۆربەی یاریەکانی ئەنچیلۆتی ئەو خاوەنی ستایلی کلاسیکی 4-4-2 بەڵام دواتر گۆڕێتی بە پلانی 4-3-3 و ئێستاش دەتوانێت لەگەڵ ئەم بارودۆخانەیە خۆی گونجێنێ و بەم جۆرە تیپەکەی ڕێبکە و بە سەرکەوتم بکە. دەستکەوتەکانی ئەنچیلۆتی لای هەمووتان ئاشکرایە کە سێ چامپیۆنز لیگی بردووە و خاوەنی هەر پێنج خولە گەورەکەی ئەوروپایە و لەگەڵ تیپەکانیشە سوپەری ئەوروپی و کۆمەڵە حاڵەتی تری بردووە. ئەمەوێت ڕەنگە سەری پرسیارەکانم نەکردووە کە پرسیارەکانتان چین کردوتانە بەڵام زۆرێک باس لەوە دەکەن کە بنزیمە سەرکردەی ئەم کەشتیە. من هەرەماکەمەوە بە پرسیار بۆ خۆتان هەرەمە لای خۆتان دەمێت لە پرسیارەکانەوە ڕوونکردنەوەی زیاتر بم بەڵام هەمە هەرەکەمەوە بە پرسیار لای خۆتان. بنزیمە 13 وەرزی ڕێکە لە ڕیال مەدریددا یاری دەکات. 13 وەرزە لە ڕیال مەدریددا یاری دەکات. هیچ وەرزێک هێندەی ئەم وەرزە کەریم بنزیمە گۆڵی تۆمار نەکردووە. ئەگەر دەڵێیت سێبەری کریستیانۆ ڕۆناڵدۆی لێ دوورکەوتۆتەوە 3 ساڵە ڕۆناڵدۆ لە ڕیال مەدریددا نەماوە 4 ساڵێتی کە لە ڕیال مەدریددا نەماوە. ئەگەر دەڵێی مرتاحی ڕانەر ئەوە ئەنچیلۆتیە کەوکاری بۆ بنزیمە ڕەخساندووە و ئەنچیلۆتیە ئەم دەرفەتی یاوەتۆ بە بنزیمە یاخود ئەم تایبەتمەندی بەخشیوە بە بنزیمە کە بەم جۆرە دەرکوێ. ئەگا بنزیمە 13 ساڵە بۆم ڕێژە گۆڵی نەبووە بنزیمە 3 ساڵی ڕابردوو سێبەری ڕۆناڵدۆشی بۆ نەماوە بۆم ڕێژە گۆڵی نەبوو ئەنابێ ئەمەش پرسیینەوانێ ئەمن کاتێ زەمبی ڕانەرەکەم تۆ بە تاکتیکی ڕووخاوی ئەڵێ من پێکاتە و پێ نییە. ئەی کاتێ تۆ ڕانەر بنزیمە سەرکردایەتی ڕیال مەدریدی کردو ئەی بۆ پرسیار لە خۆ ناگەیتوانێ بڵێ ئەی بنزیمە چەند ساڵە لەکوێیە ئەی بنزیمە 3 ساڵە بێ ڕۆناڵدۆ یاری ناکە لە ڕیال مەدرید هێشتا لێشاوێک یاریماوە بەڵام بنزیمە گۆڵکاری ئەوروپا ینی گۆڵکارەکەی بۆ خۆی داگیر کردووە تاوان گۆڵکاری خولەوە لیڤاندۆڤسکی هیچ کە پێڵاوی ئەڵتونی دەباتەوە بەڵام بنزیمە ئێستا گۆڵکاری چامپیۆنز لیگ و گۆڵکاری خولی لیگەی ئیسپانیا کەمە خۆی لە خۆیدا گرنگە بووی و من پێم وایە هاوکاری تەواوی بنزیمە کارلۆ ئەنچیلۆتیە و ئاهەنگی یاریزانەکانیشتان بینی کە چۆن لەگەڵ ئەم تیمە دەستەبەری کردووە و بنزیمە مێ ئاوا بە ئاماژەیە بۆتان باسکەمەوە ساڵی یەکەم ساڵی 9 گۆڵی بۆ ڕیال مەدرید کردووە دووەم ساڵ 26 کردووە 2011 بۆ 2012 لەگەڵ مۆرینۆ 32 گۆڵی کردووە کاوەش زۆرترین ڕێژەی گۆڵی بووە دواتر 20 گۆڵی کردووە وەرزی دواتر لەگەڵ ئەنچیلۆتیا 24 گۆڵیان کردووە 22 گۆڵ 28 گۆڵ 19 گۆڵ 12 گۆڵ و 30 گۆڵ لە 2010 بۆ 2019 27 گۆڵ 30 گۆڵ ئەم وەرزە تاوکو ئێستا 42 گۆڵی بەس بۆ ڕیال مەدرید تۆمار کردو. هێشتا خولی لیگەی ئیسپانی 4 یاری ماوە کۆتایی بێت یعنی ئەنچیلۆتی چیتان کاکە ڕیال مەدرید بەرشەلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید خراپ بوون ئێخۆ ئەتلێتیکۆ مەدرید وەرزی ڕابردوو ژەرم پێگاتەیە بوو کاک ئێخۆ یعنی ئەنچیلۆتی ڕیال مەدرید چی بکا کەم دوو تیپە خراپ بێ
ئەخۆ ڕیالمەدی دیش بەشی خۆشکستیانە ڕێژەیە و خاڵێکی هێناوێتی ڕیالمەدی زۆر زیاترە لەوەی وەرزی ڕابردوو لەم حاڵەتەیە دەستەبەری کردووە یعنی ڕێژەی خاڵەکانی شکۆ بکە هێشتا 4 یاریماوە کۆتایی بێت ڕیالمەدی ڕێژەی خاڵەکانی زیاترە لەسەرەوەی بنزیمەش کە دەمەوێت بەسەراتێکی خۆشتان بۆ بجێڕمەوانێ و دواتر ئەمە سەر پرسیار و کۆمنتەکان لێەوە دڵنیان باسی ئێڤەرتۆن و ناپۆلیشی تایە لە بۆیە من ئەمێ ئەوە لە ناو پرسیارەکانە جواب بەمەوانێ نەگەوەی لێرە ئاوە پێشوەختە خۆم باسی بکەم بنزیمە ستایشیان چیلۆتی دەکات لەوەی کە هاوکارێکی باشی تیمەکەی کردەوە توانیوێتی گۆڵبژێرێکی باشی یاریزانەکان کات لەوەی کە ئەو توانایی کە خۆیان پێیانەوە لە چ مەرکەزێک کاتوان ئاسی خۆیان پێشکەش بکەن لە چەند خولێکی دیاریکراوە توانێتەوە لە یاریزانەکان دەربێنێ و پێشکەشی تیمەکەی بکات بەڵام ئەنچیلۆتی دەتوانێت هەموو تەڵەبێک لە یاریزانەکانی داواکە سامێلیتۆ لە بەسەرهاتێکی تایبەتی خۆیان چی دەجێڕێتەوە سامێلیتۆ دەجێڕێتەوە ئەڵێ تاوان ئەمە لیان نیە لە گواردۆلا بەڵام من ئەمە واقعەکە بۆتان باسەکەم کە لیتە بگەن ئەڵێ لە بەرشەلۆنە بووم لە ناو لە کاتی یاریەکەیە گواردۆلا تەڵەبێکی زۆر سەیری لا داواکردم یعنی شتەکە بە تووڕەبوون و بە شێوازێکی زۆرین داوای کرد لێم ئەنجامی بە لە منیش ڕاستەوخۆ تووڕەبووم یەکسەر پێم وت کاکە تو خۆ بە یاریزانی چی بووی تا ئێستەم تەڵەبیە داوا لە منەکەی ینی بواری ڕانانی گواردۆلا زۆر گەورەترە لە بواری یاریکردنەکەی و یاریزانێک دەتوانێت بەرهەڵستی بکات و بەرپەچی باتەوە لەوەی کە لە یاریزانیا خۆی ئەجگارەوە نەبوو کام تەڵەبیە داوا لە یاریزانکە کە ئەمە لە زۆر شتی ترە ئێستا لەم بوارەیە مایە کە گرێتوانێکە ئەم قسەیە بیرێتەوە پاڵ زۆر شت و زۆر کەس بەڵام هیچ کەس جورئەتیەوەی نییە بەرامبەر ئەنچیلۆتی ئەوە بڵێ لەبەرەوەی لە یاریشا خۆی کابراایکی عەزیم بوو دەچمە لای کۆمنتەکان دەیخوێنمەوە یەک بە یەک کاک محەممەد جارێ باواز لە یاری ڕیاڵ و سیتی بێنین هەواڵی وەرزشی لە پەیامەوە ڕەمەزان وا تەواو بوو 11 6 11 ئەمێ جوابی هەمووی بەمەوە ئەنچیلۆتی کەسایەتێکی مەزنەکە یوسف بەڵام ئەم ساڵ شێواز یاریکردنی تا حدێک ترسنۆکانێتی بەکەی لەبوونی و لە نەبوونی بنزیمە و مۆدریج دەبێت یانەیەکی یاسایی کاک یوسف پێما بێ وەڵامی تەواو ماویت یاو نەتەوانێ ئەگەر ئەنچیلۆتی ئەوەشم بیر چوو بیڵێمەوە دووبارە ئەنچیلۆتی خاوەنی 13 یاریزانەکە یاری پێکاو و تیپەکانی تر 25 یاریزانی ئامادەی پێ نییە 13 یاریزانی پێگاتەکەی پێ و ئەوە ئەنچیلۆتیشە کە تاوەکو ئێستا هێشتوێت یاوانێ بنزیمە و مۆدری چۆمانە لەم ئاست و لەم شێوە بەردەوام چونکە وەرزی دات و ناتوانێت بەمانەوە لە ڕیاڵ مەدریدا بەردەوام بێت کاخالی دەڵێ ڕۆدیگێر باشە ڕۆناڵدۆ دەگەڕێتەوە بۆ ڕیاڵ وڵای سەرچاوەکانی هەواڵ باسیەوەکەن بەڵام من لەو بڕام هەموو کاتێن چیلۆتی حەسب بکە کە ڕۆناڵدۆ لە ژێر دەستی یاری بکە بەڵامەوە پێرەزە و بڕیارە ئاسیدانی سیبایۆس ئەبێ دێڵی بەرگری باش بکرێت مۆدری جواز بێنێت بێتە ڕانە دڵنیام وەک زیدان سەرکەوتووە بێ کاخالی جان دەستخۆش نەخێر کاک شارەکەم نەخێر کۆنفرانسیک بەشداری ناکات کاک محەممەد تا چەند ڕاستاندەرانی پارێز لە منبامبینی گەران سەبارەت بە مامەڵە نەکردنی باشی لەگەڵ مێسی وەڵاهی کاک محەممەدەرکی من لە مێسیە زۆر پێش خەڵەکەوتم من لە مانگی 11 یعنی لە بەرنمەکانە باسمەکرم و ئەی بە تۆ دانیشی بە میسی بڵێ بیستایشیکی بە ماسی لە کەڵ پاریسا پێشکەشەکە لە برەوەی میسی مرتاح نیە لەم تیپە میسی نبینین لە پاریس سەن ژەرمانە بەڵام ئەمە واقع بوو دوای لە کۆتای وەرزە هەمووان دانیان بەوەیانە کە میسی نائارامە لە پاریس سەن ژەرمان و بڕیاری چوونی بۆ پاریس سەن ژەرمان بڕیارێکی نادروست بووە بۆی هەموو ئەگەرەکان بەو شێوەیە کراوەیە کاک زرەی هەڵۆ ئەڵێ ئەزمموی یاریکردنی بنزیمە و باوەڕ بەخۆبوونی سەرکردەیەکە میانەکەی هەروە گرنگجیدانێکی زۆر بەتوانێت جەستەی خواردین تەندروست دوورکەوتنەوە لە خواردنەگازەکان لە هەمووی گرنگتر و لە نائینیەکانی بەڵام لە هەمووی گرنگتر پاڵپشتی کارلۆ ئەنچیلۆتیە چونکە ئامارەکانی بنزیمەم بۆ باسکردن بنزیمەی بێنچیلۆتی و بنزیمەی بانچیلۆتیەوە ئاوار دەڵێ کاک محەممەد پێم خۆش ئاماژە بۆ دەی کارلۆ ئەنچیلۆتی ڕانەری هەریەک بوو بێت زۆر جار باشترین یاریزانی پێگاتەکەی بووە بە خاوەنی باڵۆندۆر نمونەی کاکا کریستیانۆ دووجار ئەم ساڵی بنزیمە بە ئێسترین پاڵێرەوە ئەمەژە کارێکی باشە لە داهاتوو ئەمپامپەی لە ژێردەستێم ڕانەرە باڵۆندۆر بەرێتەوە ئەمە بڕیاری خۆتە کاک نزار ئەڵێ ڕیاڵ مەدرید باشترین بڕیاری هێنانەوەی ئەنچیلۆتی بوو بێگومان پێرێز بیرمەندێکی گرنگی تۆپی پێ و ئەم هەموو بژاردی لە بەردەمیا بوو بەڵام خۆی چوو
بژاردە تەندروستەکەیەنەوە لە گەڕانەوەشی بۆ ڕیال مەدرید پرسیارێکی زۆر لە این کرا لە ئەنچیلۆتی کرا لەوەی کە خۆی فەرات مشیری سەرۆکیانە ئێڤەرتۆن ئەو کاتێک ئەنچیلۆتی کرد بۆ ڕانەر پرۆژەیەکی دانا لەوەی لە 5 ساڵە ئێڤەرتۆن بێتە ڕیزی گەورەکانی ئینگلتەرا و ئەنچیلۆتی لە یەکەم وەرزی ئایڤەرتۆن دەکات. ئەنچیلۆتی پرۆژەکەی لەگەڵ ئێڤەرتۆن ناتاوە نەکەوت لەشیان پرسی بۆچی لەم کاتەدا ئێڤەرتۆنە بە دەست بەتاڵ بەجێهێشت بۆ کارە بەجێهێشت خۆی بە پێکەنینەوە وەڵام مایەتەوانێ ئەڵێ لێخوڕینی فێراری لەگەڵ فیاتە زەوی و ئاسمانی فەرقە. ڕیال مەدرید هاتۆتە بەردەمی کابرا بەم تەمەنە سەرکەوتووی دوایەوەی زۆر کە زووتیان ئەنچیلۆتی وتلاوە لەگەڵ تیپی گەورەیانە ناگونجێ و نامێنێ و ئەمانە هاتۆتۆ ڕیال مەدرید هاتۆتۆ بەردەمی چۆن ئەمە ڕەتەگاتەوە وە لە یەکەم وەرزیشە ئامانجی ڕیال مەدریدی پێکاوە بە تەواوی چونکە ڕیال مەدرید لە وەرزە وەرزی ئامانجی نازناوەکان نەبووە جگەلەوەی ڕکابەری بکات لەسەر نازناوی خولی لیگەی ئیسپانی. بەڵام ئەم نازناوی خولی ئیسپانی پێش 4 هەفتە لە کۆتایەتنی خولەکە دەستەبەر کردەوە بۆ خۆی. کاکەیوان ئەڵێ دانی سیباز ئاستی زۆر باش بووە کاکە هەر وەڵی هەواڵی گەڕانەوەی ڕۆناڵدۆ و ڕۆشنی لە مانچستەر یونایتد هەواڵێکی بەربڵاوە ینی یەکلانیە. کاک مەمۆزان تەکید باسم لەوە کردووە پێنتۆس یەکێکە لە هەرە چەکە کاریگەرەکانی ئەنچیلۆتی و هەر ئەنچیلۆتیش بوو کە گەڕایەوە بۆ ڕیال مەدرید پێنتۆسی لەگەڵ خۆیان هێنا. بەڵێ ئەنچیلۆتی ئەزانێ چی لەگەڵ چیا دەکا و چی بە کێش دەکا. ڕانەری پێشمان بڵێ بەدیلی مۆدریچ و کروس ئەبێ کێوێ. وەڵاهی بەدیلی مۆدریچ و کروس زۆر قورسە ئاسە من لەم بەرنامەیە پێ بڵێم کێوێ بەڵام ڕەنگە ڕیال مەدرید بتوانێت بە مروری زەمن بەدیلەکانیش بۆ خۆی ڕێک بخە. کاگاکۆ وەکوتم هەواڵی گەڕانەوەی ڕۆناڵدۆ بۆ ڕیال مەدرید ڕۆژنامەی مرۆر بڵاوی کردوتەوانێ بەڵام ڕاستی و دروستی دیار نییە جارێ. دانی سیباز لەگەڵ ڕیال بەردەوامە بێ ئەگەر ڕیال مەدرید وەرزی داهاتوو ئامانجی بردنەوەی سەرجەم نازناوەکان بێ بڕواناکەم بەردەوام بێ. هەمووی بووە بەوەی ڕۆناڵدۆ کاقاسم ئەڵێ تۆ پێ دوایە زیرەکی ئەنچیلۆتی یان زیرەکی ئەنچیلۆتی یان زیرەکی یاریزانانی ڕیال مەدرید یەکلای کردەوە هەردوو لە من هەردوو لە ئەو داواکارانی ئەنچیلۆتی لە تیپەکەی بوو هەمووی تاوا جێبەجێکران. کۆمنتەکان بەرەو کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە ڕوا بەڵام کۆمنتەکان زۆر زۆرن ڕەنگە فریان نەکەم هەمووی بخوێنمەوە. ئەگەر ڕیال پەرە بە توانەکانی ڕۆدریگۆ بە لەگەڵ ڤینیسیۆس و ڕۆدریگۆ باشترین دەبێت ڕیال پێویستی بە وەرگریکاریشە و هێرشبەریش هەر پێویستە چونکە من پێ دەڵم ئەم توانایە بەو شێوەیە بەردەوام نابێ و زۆر قورسە. جۆنێر ڕقەمێکی گرنگی ڕیال مەدرید بوو باس نەکرد. وەڵاهی کاک شەهاب ئەم قسەی تۆ زۆر لە جێیە و ئەوەشی بۆ ئەنچیلۆتی گرنگە وەکو پێم وتی من نەپەرژام لەوەی کە باسی تەفاسیلی هەموو یاریزانەکان بکەم لەگنا باسی مۆدریچ بۆ بکەم خۆی باسێکە کرۆس باسێکە کاسمیرۆ باسێکە ڤاسکێز باسێکە بنزیمە باسێکە ڕۆدریگۆ باسێکە ڤینیسیۆس باسێکە و لەگەڵ بنزیمەیە ڤینیسیۆسیش ئەو کەسەیە کە دەتوانن سەرکەوتنی ئەنچیلۆتی پێ ببینن ئێوە ڤینیسیۆس و بنزیمەی وەرزی ڕابردوو وەربگرن ڤینیسیۆس و بنزیمەی ئەم وەرزە لەگەڵ کارلۆ ئەنچیلۆتی وەربگرن ئەو کاتە بۆتان دەردەکەوێت و زۆر کەسیش باسی بۆ نمونە دەستکەوتی ئەنچیلۆتی دەکات لەگەڵ ناپۆلی و بەم بارودۆخە ئەنچیلۆتی ئەمان ئەنجامی ناپۆلیشی دەسەبەر کردوانێ ناکاک دەربازیان کۆتا بەرنامە نییە دوای جەژنیش بەردەوام دەبین کاگاوسەریش لە کۆتاشتاڵێ ئەڵێ ئەوەی ئەنچیلۆتی کردی دووبارە بوونەوەی زەحمەتەم پێ دەڵێم ئامانجی کۆتای ڕیال مەدرید بردنەوەی نازناوێک بوو لە مۆرزە کارلۆ ئەنچیلۆتی کارەکەی بە سەرکەوتووی ئەنجامدا هەرچەندە فریان نەکەوتم تەفاسیلی زیاترە بوو بەڵام هیوادارم بەمە پەیامەکە گەیشت بێت سەرسەر و سەرچاوم و جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکیش پیرۆز بێ خواتە هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن
هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کواڵیتی بەرز.